دنیا گشت ڕۆژێ بەرجێ ئەگۆڕێ، کە شووی تازەی کرد کۆنا ئەتۆڕێ. مێردە تازەکەی سەیری کۆنەکە، هیچ پەڕوای نییە ماچ و بۆنەکە. نازانێ کە بەم سات و سەودایە، یەکێکی تری لە کەمیندایە. لەم ئاڵوگۆڕە و کەشقەڵە و گەڕا، هەرچی دەیبینی هەر نیوە زەڕە. بەم حاڵەشەوە هێشتا بۆی شەیداین، بێسوود و نابوود سەودای سەوداین. بە دنیا ئەڵێن چەند بێوەفایە، هەرچی کە دەستی بەی تێدنیایە. ئەوی تەشیمان بۆ دەڕست دوێنێ، ئەمڕۆ ناپرسین کەوتە کام شوێنێ. ئەوی لە شوێنی ئەو دێ تێدەگا، ئیتر بایەخی چیمان پێدەگا. ئێمە بە ئەخلاق لە پێشەوە بین، کە لە ناو خەڵکا بە حورمەت بژین. ئەجینە کە هات ماستاو بفرۆشین، کە مانگا نەما چیتر بدۆشین. ئەشێ وەک درەخت بە ڕەگ و بن بین، بە قووەت کوێری چاوی دوژمن بین. نەک وەک کوڵەژەن لە هەموو ماڵێ، دەرپێی ئابروومان لە پێدەماڵێ. خۆ دیوەخانی ئێستای ئەم شارە، یا غەیبەتی خەڵک یاخوود قومارە. ئەگەر نەیەوێ ساحێب دیوەخان، نایە لێ زەمی خەڵک بێتە مەیدان. خۆ هەر ئەو ساتەی کە غەیبەت کرا، بۆ خاوەن غەیبەت بە دیاری برا. ئەگەر ئەم حاڵە ئیتر بەس نەبێ، هیچ کەس بە هیوای دۆستی کەس نەبێ.